پیاوێک دێتە لای حەسەنی بەسری پێی دەڵێت قوربان وشکە ساڵیە و بارانمان بۆ نابارێت چی بکەین؟ حەسەنی بەسری پێی دەفەرمێت تەوبە و ئیستیغفار بکە و ئەستەغفیرالله بڵێ و زۆر بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار. پیاوێکی دیکە پێی دەڵێ قوربان منداڵمان پەیدا نابێت، دەڵێ بگەڕێەوە بۆ لای خی پەروەردگار و تەوبە و پەشیمانی دەرببڕە و زۆر ئەستەغفیرالله بکە. پیاوێکی دیکە دێ پێی دەڵێت قوربان منداڵمان پەیدا نابێت چی بکەم؟ پێی دەڵێ ئەستەغفیرالله بکە و بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار. پیاوێکی دیکە دێ پێی دەڵێ قوربان باغ و باغاتەکانمان وشک دەبێ و بەروبوومی وەکو پێویست نییە، ئایا چی بکەین؟ چارەسەرمان چییە؟ حەسەنی بەسری هەر پێی دەڵێ بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار زۆر ئەستەغفیرالله بکە. ئەو ئەستەغفیرالله زۆر بڵێ ئەوە چارەسەرەکەیەتی. دوایی پێی دەڵێن بە حەسەنی بەسری دەڵێن قوربان 4 کەس هات بۆ لات هەر یەکە و داواکاریەکی هەبوو، هەمویان هەر وەڵامێکت پێوتن وتت ئەستەغفیرالله زۆر بڵێن و زۆر بگەڕێنەوە بە لای خی پەروەردگار. حەسەنی بەسری لە وەڵامدا دەڵێت ئەمن هیچ شتێکم نەوتووە لە خۆمەوە، بەڵکو ئەوەی کەوتومە ئەوەتانەیە خی پەروەردگار دەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. بگەڕێنەوە بۆ لای خی پەروەردگار زۆر ئەستەغفیرالله بکەن، ئەو پەروەردگارە بەرامبەرتان لێ خۆش بووە و لێتان خۆش دەبێت. ئەگەر واتان کرد یورسیل السەماء عەلەیکم میدرارا، خی پەروەردگار لە ئاسمانێەوە بارانتان بۆ دەبارێنێت، باغ و باغاتەکانتان دەغڵودانتان بەهۆی ئەو بارانەیەوە شین دەبێت و سەوز دەبێت و بەروبوومی دەبێت. ويمددكم بأموال وبنين، خی پەروەردگار ماڵ و سامانتان پێدەدات، منداڵتان پێدەدات. ئەی ئەو کەسەی کە منداڵت پەیدا نابێت ئەستەغفیرالله بکە و ڕوو بکە، خی پەروەردگار ئەوە چارەسەری هەموو شتێکە. ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. بەڵێ خی پەروەردگار ماڵتان پێدەدات، منداڵتان پێدەدات و هەروەها باغ و باغاتتان سەوز دەکات و ڕووبار و ئاو کانیتان بۆ زۆر دەکات بەهۆی تەوبە و ئەستەغفیرالله.